براوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان فەرمانگەی ژمێریاری وەزارەتی دارایی عێراق بڵاوی کردەوە دەستیان کردووە بە خەرجکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ مانگی نیسان ئەمەش دوایەوەی کە بۆ ماوەیەکی زۆر دواکەوت کە مەرج هەبوو بۆ ناردنی موچە بە بانکیکردنی موچە ڕاستکردنی داهاتی ناوخۆ بەڵام بە پێی و زانیارە بۆ مانگەش نەرمیەک نوێنراوە بۆ ئەوەی کە موچەکە ڕەوانە بکرێ ئەگەر بە بانکیکردن بە پێی بڕیاری دادگا هەروەها داهاتە ناوخۆیەکانیش ڕادەز نەکراون هاوکات سەدانی نێرسیمان بارزانانی سەرۆکی ماوە بەسەر کوێرەمیش هەبوو بۆ بەغداد کە لەگەڵ سەرۆکی دادگای فیدراڵی و سەرۆکی دەسەڵاتی دادوەری عێراق و لەگەڵ سوودانیش کۆبۆتەوە باز لە پرسی هەڵبژاردنەکان پرسی بە بانکیکردن هەروەها هەمواری یاسای بودجەش دەکرێت ئەم پرسانە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر جەلال حەسەن شارەزای کاروباری عێراق لە ستۆدیۆ هەروەها لە بەریتانیشەوە دکتۆر ئیبراهیم محەممەد پسپۆڕی زانستە سیاسەکان قسەی لەسەر دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کە دکتۆر بەخێر بێن کە لەسەرتا لە پەرستان و دەست پێکەین ئەم مانگەش بڵێن بریادرا موچە بێ پێ دوای ئەم مانگەش بۆ ئەوەندە دواکەوت و دواییش نەرمیێکیان وان بۆی کە بەبێ دەستپێکردنی بە بانکیکردن و ڕاستکردنی داهاتی ناوخۆش موچەکە بنێترێ. سڵاو ڕێزم بۆ جەنابەت بۆ کاک ئیبراهیمی ژۆکۆ میوان ڕاستیەکەی نەرمینوانەکە زیاتر سیاسیە ئەوەی کە ئەسڵی کێشەکەیە ئەوەیە کە مەسلەی تەوتین و تەسلیمکردنی داهاتی ناوخۆیە کە ئەگەر ئەمانە نەکرێت ئەگەر مانگی تریش خاترمان بگرن مانگی دوای ئەوە هەر کێشەی زیاتری تێکەوێت ڕاستەکەی مانگی داهاتوومان خراپتریشە چونکە ئێمە تەرفیعمان هەیە لە مانگی داهاتوە وادیاوە وەزارەتی دارایی کە دوولیس ئامادە بکە دانێکیان بە تەرفیعی فەرمانبەرانەوەیە جاگەر پلە بەرزکردنەوە بچێتە بەردەست وەزارەتی دارایی و هێشتا تەوتینیش نەکرابێ و داهاتی ناخۆش بۆ شێوەیە تەسلیم نەکرابێ ڕاستی ئەمە کێشەیەکی گەورەترە بۆیە ئێمە ڕاستی تاکە چارەسەرێکەوەیە تەوتین بکەین هەرچەنە ینی دایمەن دەستگاکانی ڕاگەاندنی حکوومەتی هەرێمی کوردستان یانوێ وای پیشاندن کە ئەوانەر پێشەوەی تەوتین لە دادگای فیدرالی دەرچەوان خەریکی تەوتین بوون لە ڕێی هەژماری منەوە لە کاتێکە خۆمانە زانین کە ئەم دوو پرۆسی تەواو جیاوازە لێ دەڵێن یەک شتە کاوتۆر نا پرۆسەکە لە تەوتینەکەم هەژماریم دەڵێن یەک شتە خۆی ڕاستەکە یەکشت نییە بە حکومیەوەی کە تۆ کاتێک گەڵی تەوتین بەتایبەت دەبێت لە بانکەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئەمە یەک دوو کە ئەوان ناوبانکان بەشەکان ناوخۆین دوو تەوتینەوەیە کە تۆ ڕاستە و خۆ وەزارەتی دارایی حکوومەتی عێراقی تەمویلی موچەی فەرمانبەران بکە باش لە کاتێکە هەژماری من ڕێگەی سێمی هەیە واستەیەکی هەیە واستەکە وەزارەتی دارایی هەرێمی کوردستانە یعنی بێ پارەکە بێتە لای وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئەنجا وەزارەتی دارایی هەرێمی کوردستان پارەکە بنێرێتە سەر حسابی ئەو بانکانە تا ئێستا پێم وایە لە نزیکبوونەوەیەک لەم بابەتەیە ڕەنگە هەبێ بەتایبەت ئەوەی کاڵێن تەوتین لەلایەن بانکی TBI دەست پێ بکە بەڵام دیسانەوە دەستگاکانی ڕاگەاندنی حکوومەتی هەرێمی کوردستان جۆرێک لەبەر چاولێڵی یانوێ لای خەڵک بخەنە ڕوو کە لە ڕاستیە ئەم دوانیان کردو بە یەکانی هاتنە ناوەی TBI وەک بانکێکی حکومی کردووە بەشێک لە هەژماری من لە کاتێکە خۆی TBI ئەمڕۆ باسیەوەی کردوکە ئێمە لەژێر فەرمانی تەوتینین کە تەوتین ئەو ناوەیە کە دراوە بە پرۆسەکە کە مەرجە بانکەکە لە دەرەوەی هەرێمی کوردستان بێت بانکێکی حکومی بێت و تەمویلەکەش ڕاستە و خۆ بێت بۆیە دا ئەوان داوای چیەکەن وەک هەژماری من نین هەژماری من فەرمانبەر بە فەرمانبەر دەچێتە لایەن وێنەیە گیرێ پەنجەمۆری ئەکرێ معلوماتی لێوەرە گیرێ لە فەرمانەکەی خۆیەوە ئەوەی TBI داوایەکە تەنها زانیاریەکانە چونکە ئەوان خۆیان داخڵیەکەن بازەکە دەکرێت لە ڕێی بەشی ژمێریاری فەرمانکانەوە فۆرمەکە بنێدرێت و واژۆ و زانیاری ئەوانە بکرێت دوای کارتەکەیان هەژمارەکەیان بۆ دروستکە و کارت و دواتر ینی ئەوەی کە هەیە ئەمان ینی ئەتوانن ینی حتا حڕیەتی هەڵبژاردننی بانکەکانیش نییە لە ئێستاە یعنی لە تەوتینە حڕێتی بانکان تەنها بۆ بانکە حکومیەکانە ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان مەسەلەن زۆر شانازی پێوەکە بۆ فەرمانبەرانی زیاتر پەیوەندی بە چیەوە هەیە ئەوەی کە فەرمانبەران لە 5 بانقا بۆیان هەیە ئازاد بن کام بانقە هەڵبژێرن بەڵام ئەمەی ئەتوانین بە کورتی بڵێن تەوتین موچەخۆر دەرەکات لەو ململانە سیاسی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیە لە کاتێک هەژماری من لە ناو ململانەکەی هێڵێتەوە باش بەس 21 سێ چوار ڕۆژ کە دەبێتە 3 مانگ تا ئێستا بەپێی ئەوە بێت تا ئێستا دەستی پێ نەکردەوە پێی بڕارەکەی دادگای فیدراڵ بەوەی کە بەڕێز دڕاستکردەوە لە بانکی حکومی بێ مەکانی دەرەوەی هەرێم ئەو لە بڕارەکەی دادگا داهاتی ناوخۆش ڕادز نەکراوە ئەمان هەموو لە بڕیارەکەی دادگای فیدراڵی بەڕوونی هاتووە کە لە 21 دوو درابوو بەڵێ ئەمە یەک مشکلەیەکی تایە کە ئاکرێ مەسەلەن بڵێن مشکلێکی قانونیە و قانونەکان باشتر لەمە قسە بکەن ئایا ئەمانە هەموو یەک پاکج مامەڵەی لەگەڵەکرێیان نا یعنی مەسەلەن تەوتین وابەستە ئاکرێ بە ناردنی داهاتی ناوخۆوە
چکە ئەمەش کێشەیەکی تریتە داهاتی ناوخۆ یەک داهاتمان نییە تا بڵێن ئەم داهاتە لە ساسە دەنێرینەوە بۆ هەرێم بۆ حکوومەتی دارایی حکوومەتی فیدرال ئێمە داهاتەکان فرج جۆرن هەندێکیان فیدرالین هەندێکیان نافیدرالین پەیوەندیان بە خودی هەرێمی کوردستانەوە هەیە ئەبێ ڕێکەوتن لە سەرمانە بکرێ پرسیارەکە ئەوەیە ئەگەر ئەم دوانە وابەستەی یەکترن مانای وایە بێ هەردووکیان بەیەکەوە بکردن ئەگەر وابەستەی یەکترنین لێرەوە ڕخنەیەک لە حکوومەتی عراقیە گیرێکە بۆچی ئەم بابەتی موچەی فەرمانبەران تاخیرەکە لە کاتێکا کە هیچ پەیوەندی بە قەزی داهاتی ناوخۆ نیە تەوتین و پاکجەکە تەوتین و داهاتی ناوخۆ و یەک پاکج مامەڵیان لەگەڵ ناکرێ بۆیە تەسەوەرەکە مەگەرم کێشەیە بەردەوام بێت ینی سکاڵایەک لەسەرم بابەتە تۆمار کرێکە ئایا تەوتین و داهاتی ناوخۆ و ئەمانە ئەکرێ کاریگەری هەبێ لەسەرەوەی کە دادگا تەبەند وتوێتی کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەمان شێوەی فەرمانبەرانی حکوومەتی عراقی فیدرال ئەبێ موچەی خۆیان وەرگرن جا ڕاستە تەوتین مەرجە بەڵام لەوەش ئەساسی ترەوەیە کە بەپێی دەستوری عراقی ئێمەی هاوڵاتی هەمومان یەکسانین لەگەڵ بۆ مەسەلەی موچە یعنی ئێستا ئەمە لەم بینەیە لێمان قەوماوە لە بینەوەیکی ئێمە یەکسانین لەگەڵ فەرمانبەرانی تر لە باشوور و ناوەڕاستی عراق تەوتین داهاتی ناوخۆ تەسلیمکردنەکەی ئەما بێ دادگایەک لای بکاتەوە بابەتە دادگای فیدراڵی باڵە دادگای فیدرالی ڕێکەوتنەوە لێ بکرێ بەتاکید چکە ئەمە ناکرێت بەس خۆ لە بڕیارەکەی دادگای بڵین ئەوەی کە دەرچوو لە 21 مانگ چەند بەرگەیەکە بەرگەیەکم بە بانکی کردنە بەرگەی دومی نردنی میزانی مڕاجعە بەرگەی سێم ڕادەستکین داهاتی نانەوتی و بڵێن نەوت و ناوخۆ چوارەمیش ڕێگەدان بە دیوانی چاودێری دارایی بۆی کە بڵێن وردبینی بکار لە لیستی موچە یاخود ئەو هەژمارەی کە لە قێولێری بانکی ناوەندی بۆ داهاتەکانی هەرێم کراوەتەوە هەمووی تێدایە ئەو پرسەوایە بەڵێ ئەمانەی تایە بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستی موقفی حکوومەتی هەرێم ڕوون نییە یعنی من بەداخەواڵێم کە حکوومەتی هەرێمی کوردستان پابەندیان جێبەجێ کردو هەموو پابەندیەکە خۆ سەیری کە حەکیم ئەو لە دێت با بڵێن وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانەوە دیاڵێ ئێمە ئەو پابەندەکانمان جێبەجێ کرد و بڕیارماندا خۆخە هەموو شتێ لەسەر وەرەقە و قسەکردن ئاسانە خۆ ئێمە حسابات و کتاباتە تۆ فەرموو داهاتی ناوخۆت 3 هەفتە پێش ئێستا وەرەقەیەکی ڕسمی ناردووە بەڵگەنامە ناردووە کە تۆ 900 میلیارد دەستکەوتووە بۆ 2 مانگ دوای هەفتەیەک پەشیمانە بیتەوە لەوە ئەڵێ 700 میلیارم دەستکەوتووە یعنی ئەمانە هەمووی کۆمەڵە گومان دروستەکە لەسەر پرۆسەی دارایی لە هەرێمی کوردستانە پاشان ئەم شتانەوە نیە تۆ بیتە سەر تەلەڤیزۆن و بڵێ وەڵام من ئیترەوە هەموو داهاتەکانم تەسلیم کرد ئەمانە هەمووی دەور و تەسلیمە و ئەچێتەوە دیوانی چاودێری عراق و تەدقیقە کرێ وەچێتەوە وەزارەتی دارایی تەنانەت ئێستا باس لەوەیە کە لە کۆبوونەوەی ئەم ئێوارەی نێچیروان بارزایی لەگەڵ محەممەد شیع سوودانی باسی ئەوەیان کرد کە ئەم داهاتانەی هەرێم نانەوتیەکانی بەتایبەت ئەبێ بچێتەوە ناو بودجێ عراقیەوە کە تعدیل ئەکرێت لە ئەم ماوەی داهاتووە یعنی ئەکرێتە بەشێک لە داهات بۆیە ڕاستەکەی ئەمە بێ بەڕوونی بوترێ بە چاکی بوترێ منێت تەنها تۆ لە کۆبوونەوەی کابڕیاربەی بەڵکو ئەمە میکانیزمیەوێ و ئالیاتیەوێت سوپاس دەکەم دێمە خزمەت کاتۆر کاک دکتۆری برایم سوپاسیان بە دەبوونی جەنابشت دەکەین لەسەر سەردانەکەی سەرۆک کەرێمیش قسە دەکەین و هەڵبژاردن بەڵام ئەوەی کە پێویستە بە پرۆسی بە بانکیکردن نزیکەی 3 مانگە کە دەسەڵاتدارانی هەرێم بەپێی بڕیارەکەی دادگە ناچنە پێشەوە هۆکارەکەی بۆچی دەبینی ئەوەی کە بەپێی بڕیارەکەی دادگەر لە بانکی حکومی بێ پەیوەندی بەوەیە کە دەسەڵاتیان نامێنێ بندیوار ئاشکرا دەبێت ئەگەر ئەم پرۆسێ بچێتە پێشەوە چۆنە؟ بەنای خۆی بەخشندی میێرەبان زۆر سپاس بۆ بەڕێز کاک حەکیم بۆ دکتۆر جەلال خۆشحاڵم پێکەوە لەم بەرنامە گفتوگۆ لەسەر بابەتی عێراق و تەوتین و پەیوەندیەکانی هەرێم و بەغا ئەکەین و هەروەها بۆ لێ ڕێگەی وەشۆ بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان البته بابەتی تەوتین بابەتی موچەیەکێک لە بابەتە ینی ئاڵۆزەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغا ینی بابەتێکە کە بەغا بە هەموو شێوازێک هەوڵەدا ئەم بابەتە لە دەستی هەرێمی کوردستان دەربێنێ و هەرێمی کوردستانیش تا و سادێکی مەقسیتی ئاکەین ئامادە نییە کە بابەتە تەسلیم بە بانکەکان بکە بۆی کا بانکەکان موچەی هەرێمی کوردستان هاو نیشتمانیان بدە البته دوو بابەتێکی بڵێن تێکەڵ کراوە یەکێمانەوەیە موچەی هاوڵاتیان دووەمیشان بودجەی تەشغیلی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ئەگەر بێت و موچە لەلایەن بەغاوە ڕێک بخرێدن بابەتە پێوەستە بە هاوڵاتیانەوە ینی هیچ پەیوەندیێکی دەبێت بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە نییە کە بێت حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ دەبێت لە ڕێگەی منەوە بێ با لە ڕێگەی تۆشەوە بێ بەڵام ئەبێ تەوتین بکرێت تەوتینش بۆ پێودانگای ئاسانی کە باز دەکرێت کە دەبێت بانکێکی حکومی بێت و لە ڕێگەی بانکە حکومیەکان بێ نابێت لە شارچەوەی هەژماری مندا بێت تاکو ئێستا گفتوگۆ لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغای هەژماری قبوڵەکە قبوڵی ناکە بابەتێکی تر ئەوەی کە ئایا ئەم حکوومەتی هەرێمەکە وجودی هەیە ئایا پارە لەشێ بێنە بۆ گشت و کار و ڕۆژانەی خۆی ئەمە حەقی خۆت داوە لە بەغا بکات بۆی کەوە
ئەو پارە تشغیلی تەسلیم بکات تەسلیم بە وەزارەتەکان تەسلیم بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکات بۆ ئەوەی کەوا لە ڕێگەیەوە دابەشی سەر وەزارەتەکانی وەزارەت کار و کاروبارەکانی خوانی پێوە بەڕێوە بەرن و ئەو وەزارەتانێکی کە داهاتیانە داهاتەکان بگرێتەوە بۆ حکوومەت هێرم و لە ڕێگەی ئەوەشەوە تەسلیم بە بەغا بکرێت بە گوێرەی ئەو ڕێنماییە ئەو یاسایی لە وەزارەتی و یاسای موازنە کە لە پەرلەمانی عێراق دەرچووە و ئیمزای لەسەرکراوە بۆەوەی کەوا کە چۆن ئەو داهاتانە نیوەی نانەوتەکان بگەرێتەوە بۆ حکوومەتی ناوەندی. ئەلبەتە بابەتی ئەم موچێ ئەم دارایە بابەتێکی قوڵە ئەگەر بێت و حکوومەتێک بابەتی دارای لە ژەدەسانە بێنێت و کۆنتڕۆلکرابێت لایەن خەڵکانێک تر ئەمە ڕێگرە لەبەرەوەی کەوا گەندەڵی نەکرێت. پرسیارەوەی ئایا لە بەغا گەندەڵی ناکرێت؟ بەڵێ لە بەغاش گەندەڵی دەکرێت. بەغا یەکێکە لەو دەوڵەتانەی کە لە ڕووی گەندەڵیەوە ئاستێکی بەرزی بڕیوە لەسەر ئاسی جیهانی. لەبەرەوە من باس ئەوە ناکەم گەندەڵی لە بەغانیە و لە هەرێمی کوردستان هەیە، بەڵکو ئەمە ڕێگریە بۆی کەوا پارە زیاتر تەخشان و پەخشانی توێ نەکرێت، پارە زیاتر گەندەڵی تدا نەکرێت. ئەلبەتە لە بەغاش گەندەڵی هەیە، لە بەغاش بازرگانی نایاسایی هەیە، لە بەغاش نەوتە فرۆشی و پارەکەی نایەتەوە بۆ بودجێ گشتی، لە بەغاش ئەوە دەکرێت ئەوە دەکرێت ئەوە دەکرێت. بەڵام ئەمانە هیچ مبرری ئەوە نییە کە تۆ بێ لە هەرێمی کوردستان پارە بەهەدەر بدەیت کە باز ئەوە دەکرێت ڕۆژانە 300,000 بەرمیل نەوتە فرۆشێت و پارەکەی دیارنێ داهاتەکەی دیارنێ بۆ چۆ ئەڕوام داهاتە نەوتیە. لەبەرەوە ئەم بابەتە بابەتێکی گرنگی شەڕکردنە سەر دەسەڵات و هەژمونی دارایی لە نێوان هەرێمی کوردستان و بەغا ئەوەندەی کە پەیوەست نییە بەڕێخستنی بابەتەکانەوە. پێم وایە ئەگەر گرفتی تەوتنی چارەسەر بکرێت وای گرفتی دارایی تر دێتە پێشەوە کە باسم کرد گرفتی بودجەی تەشغیلی حکوومەتی هەرێمی کوردستانە و هەروەها ئەو داهاتانەی کە هەرێمی کوردستان بەدەستی دێنێت. بۆیە لەم بابەتانە هەرچەندە کێشەکە کێشەیەکی دارایی بێ کێشەیەکی سیاسی تر دەکەوێت و گفتگۆکان دەڕاتە قۆناغێک کە بەڕاستی ئەم بابەتە بە ئاسانی چارەسەر ناکرێت کە ئێمە چاوەڕای دەکەین. باشە کاکتۆر پێویست بە سەردانەکەی نیسیمە بارزانی بۆ بەغداد جگە لە پرسی بە بانکیکردن و باز لە هەمواری یاسای بودجە پرسی بە بڵێن هەڵبژارنی پەرلەمانی کوردستانیش قسەی لەسەر دەکرێت کەوا بڕیارە هەفتەی داهاتووش دادگای فیدراڵی لەسەر سکاڵەکەی مەسروور بارزانی کۆ ببێتەوە. ئەلبەتە سەردانیکردنی سەرۆکی هەرێم بۆ بەغدا بابەتێکی گرنگە بە واتایی کە هەرێمی کوردستان بەغا بە قوڵای استراتیجی سێرکە و لێی بڕوانێت کە کێشەکان لێوە چارەسەرەکرێ و پێشتریش سەرۆکی هەرێم چوو بۆ ئێران و ئەم ڕۆیشتنی بۆ بەغا بە ئێرانە تێپەڕی کردووە. پێم وایە لەوە ئەچێت لەم گفتوگویانی ئەمجارەی بەغدایە زۆر سەریحتر بێ و چارەسەرەکانی لە بەغا بەدەستیەوە بێت بەدەر لەوەی کەوا پێشتریش سەردانی بەغدای کردووە. بەڵام ئەومان لەبیر نەچێ هەرێ کۆمەڵە کێشەی هەیە، کێشەی دەستوری هەیە، کێشەی یاسایی هەیە، کێشەی سیاسی هەیە، کێشەی دارایی هەیە، حتا کێشەی نەفسیشی هەیە لە نێوان خوان لەم هەموو ئاڵۆزیانی کە وجودی هەیە لە نێوان هەرێمی کوردستان و بەغا تەدەخولی خارجیشێ تەدەخولی ئیقلیمیشی ئێران دەستی لەم بابەتە هەیە. بۆیە کە کاتێک دەچێت بۆ تاران لێو دەچێت بۆ بەغا پێدوان نەبێکەوە کێشەکان چارەسەر نەبێ بەوەی کەوا ئێران تەدەخول نەکە. لەبەرەوە ئێران یەکێکە لە ئەو هێزانی کە کاریگەری هەیە لە عێراقا هەیە ڕێڕەوی سیاسی لە ئێستادا لە ڕێگەی چوارچێوەی هەماهەنگیەوە دەکرێت کە چوارچێوەی هەماهەنگیش هەمووشیان وەلایەکی تەواویان بۆ ئێران هەیە. کاتێک کە ئێران دەڵێت ئەگەر ئێوە کێشەکانتان لەگەڵ هەرێمی کوردستانە چارەسەرکردن بۆ خۆتان باشە لەم پەیامە تێدەگەن لەوە تێدەگەن کە کاتێک سەرۆکی هەرێم دەچێت بۆ ئێران و ئیشی بۆ ڕێک دەخرێت بۆی کابرا بۆ ئێران لەوە تێدەگەن کە ئەم عەلاقاتە سەر لە نوێ شێوازێکی تر وەردەگرێتەوە بۆ ئەوەی کەوا هەرێمی کوردستان لەو ڕێگەیەوە کە چوو بۆ ئەمریکا کە کاتی خۆی دایانوت ڕێگای گەیشتن بە ئەمریکا بە ئیسرائیلا دەڕوات ئێستاش ڕێگای بەغا بەتارانە ڕۆیشتووە. بۆیە ئەم سەردانەی یەکێک لە بابەتەکانی بریتە لە مەسایلی هەڵبژاردننی هەرێمی کوردستان کە بەداخەوە کەوتۆتە دەستی دادگای اتحادی و کەوتۆتە دەستی ئەوەی کەوا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق کە چۆن ئەم بابەتە چارەسەر بکە. البته لە ڕۆژانی داهاتووە لەسەر ئەو داواکاریەی کە سەرۆکی حکوومەت کردوێتی بەڕاستی کۆبوونەوە دەکرێت و ئەو کۆبوونەوەیش نازانێت ئایا دەرەنجامەکانی چۆنە بێت. ئەگەر وەکو باسەکرێت کە ئەگەر لە ڕووی یاساییەوە بێت بە جۆرەی سەرژمێرەکانی هەرێمی کوردستان کورسەکان کورسی پەرلەمانی بۆ هەرێمی کوردستان دابنێت ئەوە لە نێوان 6 بۆ 65 کورسی دەبێت هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان. بەڵام ئەمە ئایا بۆ پەرلەمانی عێراق وایە بۆ پەرلەمانی هەرێمی کوردستانیش وایە؟ ئەمە بابەتێکی یاسایە دەستوریە دەبێت مەسەڵەن یاسای و دەستوریەکان قسەی لەسەر بکەن چونکە بۆ نمونە 329 کورسی پەرلەمانی عێراقی لەسەر ئەساسی و دانراوە کە 100,000 نەفەری عێراقی کورسێکی بەردەکەوێت.
ئایا 100,000 کەسی هەرێمی کوردستانیش کورسێکی بەردەکەوێت ئەگەر بۆ واتایە بێ ئەگەر 6 میلیۆن کەس بێ هەرێمی کوردستان و کاتە 6 کورسی بەردەکەوێت لەبەرەوە بابەتی دیاریکردنی کورسەکانی پەرلەمانی کوردستان و ئەو تاعنی کە لە یاساکە دراوە کە لە کۆمیسیۆن دراوە نەک لە یاساکە لە کۆمیسیۆن دراوە کە یاسای جێبەجێ نەکردو و نادادی تێدا کردو بەڕاستی دەبێت چاوەڕێکین کە بزانین دادگای فیدراڵی چ قسێکی تێدا دەکا و دەکرێت ئەوەش بڵێن کە ئەم هەنگاوە بەپەلەی ئەم ئەمرە وەلایەیە کە دادگای اتحادی دەری کرد بۆ ڕاگررتنی کاروبارەکانی کۆمیسیۆن بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئەوە دەکرێت کە فعلان دەیانەوێت شتێکی تر بکەن شێوازێکی تر بگرنە بەر یان بڕیارێکی تر بدرا دادگای اتحادی بۆیکەوە هیچ بێگومان بە لەوەیکەوە یاسا هەڵبژاردنەکە تاخیرە بێت بەڵام شێوازە بگرنە بەرکەوە هەم پارتیش پێرازی بێمێکێتیش و هەڵبژاردنەکە لە کاتێکی داد و دا بکرێت. بەڵێ سوپاس دەکەین کاک دکتۆر جەرە سەبارەت بە پرسی موچە دەسەر هەڵبژاردنی قسە دەکەین بەس بۆی کە چارەسەر ببێ ئەگەر ئێستا حکوومەتی ماوە سەر کوێرێن پابندی خۆی ڕابگەێنێ لیسی زانیاریەکانی موچە خۆران تەسلیم بانکە فیدراڵەکان بکە بکرێ داهاتی ناوخۆش ڕاست بە چارەسەر دەبێ کێش ئەم کێشەی کۆتایی پێدێ ڕاستەکەی لە ڕووی ئەوەی کە یانی دکتۆر ئاماژەی بەوەدا کە ئەم کێشانە ڕەنگە چارەسەر نەبێ ئێمە ڕاستەکەی لە بەردەم قەیرانی هەرە گەورەیان کە گەورەترە لە قەیرانی تەشغیلی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو پارەی کا بێت تەرخام کرێ بۆ ئەو مؤسساتانە لەوە هەمی گەورەتر موچەیە لە ڕاستیە وە قورسایی گەورە لەسەر شانی حکوومەتی عراقی شەر تەنها بریتە لە موچەکە ئەگەر بێت و پلە بەرزکردنەوە بەبەسرەوە فەرمانبەران دوور نییە تقریبا پارەکە بگاتە نزیکەی تریلیۆنێک و 25 میلیاریان بۆ 50 میلیارد کامە ڕاستەکەیان پارەکە و ئەرکەکە لەسەر حکوومەتی عراقی زیاکە بۆیە ئێمە گەر ئەوە چارەسەر بکرێت دوایی ینی کێشە سیاسەکان ئاسانترە ینی بودجەی تەشغیلی ئەکرێ بۆ نمونە لە کۆمەڵێک ڕێگای ترەوە بهێنرێت کە ئەکرێ بۆ نمونە حساب ئەوەی دانراوە لە گەر حکوومەتی هەرێمی کوردستان یان لە سەیاسەی ئەو بودجەی کە لە موازنە بۆی دانراوە وەریگرێ نزیکەی تریلیۆنێک و 500 ملیارە خۆگەر بەپێی داهاتی فعلی و هەندێک بابەتی تریش دابنرێ مانگانەمە بەس بەڵێ مانگانە ئەکرێت ینی شتێکی باش بۆ مەسەلەی تەشغیلی حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتی ناوخۆیەمە داهاتەکان تەسلیم کە ئەو کاتە بودجەی تەشغیلیش دێت و پەرەپێدان و وەبەرهێنانیش بکرێت یەک کێشەی گەورە یەکێک لە کێشەکانی ژەوەیە کە بەپێی یاسای ئیدارەی مالی مەسەلەن داهاتی گومرگەکان ئەبێ لە 150 بۆ پارێزگاکان بێ و لە 150 بچێتەوە بە حکوومەتی عراقی کە بەداخەوە لێرە ئەمەش حکوومەتی هەرێمی کوردستان خۆی با مافی پارێزگاکانیشی پێشێل کردووە کامەیەکە لەو کێشانە کە بۆ نمونە ئەگە داهاتی ئیبراهیم خەلیل هەر بە نمونە کە لە سنووری پارێزگای دهۆکایە لە 150 بچێتەوە بۆ حکوومەتی عراقی و لە 150 بدرێتەوە بە پارێزگاکە خۆی ئەمە تا ڕادەیە دەتوانین بڵێن تووشی حکوومەتی هەرێم تووشی چۆرێک لە شەهر لەکە چکە گەورەترین گومرگە لە هەرێمی کوردستانە کە پارێکی زۆری دەسەکەوێت بەڵام لە هەمان کات دەتوانین بڵێن ئاوادانێکی گەورەش لە دهۆکات دروست دەکات بۆیە ڕاستی ئەم کێشانە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوێ لەگەڵ حکوومەتی عراقی خۆگەر بە یاسای ئیدارەی مالی و بە یاسای محافەزات بڕوە حتمما محافەزەکان ئاوادانە بنەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی بەسەریانە نامێنێت کە ئەمە بەشێکە لە مەوزوعەکە ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لی ترساوە لە قەزیە تەوتینە نایەوێ بیکات نایەت بێتە پێشەوە بەشێکی لە دەستدانی هێزی دارایی خۆیەتی کە ئەو پێی وایە گەر هێزی دارایی لە دەستبا مانای وایە قوارەکەی بەرەو لە ناوچوونە باتەوە کە زیاتر ماوەستە حیزبیەکەی یان قوارەکەی خۆی ڕاستیەکەی ینی پەیوەندی هەڵبژاردنەوەی کارتی موچیان لە بەردەستدانەمێنێ ئینتیمای سیاسی خۆی کۆمەڵێک هاوکێشە بەیەکەوە تێکەڵە بەڵام یەکشت لەبەر چاومانە بێ ئێمە لە دراساتی سیاسی ئاوازانین کە هەموو حیزبێکی سیاسی ئەوێ دەسی بگا بە سەرچاوە دەگمەنەکان سەرچاوە دەگمەنەکان بریتێلەوەی کە تۆ بۆ نمونە زۆنێکی تایبەت بەخۆتت هەبێ گومرگت هەبێ کە سەرچاوەکانی بێتەوە بۆ تۆ ینی هەتا داهاتی ناوخۆ بەشێکی بۆ تۆ بێت کۆمپانیەکانی تۆ بن لەم زۆنانەیە مامی داهاتی دەگمەنن بۆیە ڕاستەکەی ئەوانیش ئامادەنین دەست لەم بابەتە هەڵگرن وەلەم پێناوەشە وەکو حیزبی سیاسی ئەرکی خۆیان بۆ خۆیانە بینن یعنی ئەمانە ڕبە لە هاوکێشەکان بەشێکی وابەستاکرێتەوە بە حکوومەتی هەرێم و دەسەڵاتی معنەوی هەرێم بەس بەشەکەی تریشی پێوەستە بەمانەوە و وجودی ئەحزابی سیاسیەوە بە تایبەت با بڵێ نەو دوو حیزبەی کە هەرێک لە زۆنێکی خۆیان ناتوانین بڵێن دەسەڵاتدارن هەربەت یەک نمونەی بەسیط ینی حکوومەتی عراقی ئەگەر تەوتین بکات تەنها موچەی هێزەکانی پێشمەرگایە کەسەر بە وەزارەتی پێشمەرگن ئەی هێزەکانی هەفتا و هەشتا ئەی هێزەکانی زەرەفانی و کۆمەڵی هێزی ترمانەیە کە لە دەرەوەی ئەوانن ئەمانە بە اعترافی مەسەلەن هەردوو حیزبە سیاسەکانمانە هێزی حیزبین لا یەزال چونکە هەتا لەلایەن ئەمریکان و داوایان لێکراوە ئەم دوو هێزە بکەنەوە بەیەک چێ پارەیەم هێزانایە ینی ئەمە گرفتێکی گەورەیە بۆیە ڕاستەکەی من پێم وایە تەنها پارتی بە دەرەجە یەک پێی وابێ کاگەر هێزی پێشمەرگە یەک بگرێتەوە ڕەنگە بۆ ئەم زۆر خراپ بێت
ینی لە هەندێک ڕوویترەوە لە هەندێک ڕووی وجودی خۆیەوە بۆیە ڕاستە هاوکێشەکان ئەم هاوکێشانە بەڕاستی ئالۆزن ئەوەی کە ئێستا مەسەرەن حتا بەبەتی هەڵبژاردننیش کە باسێکی لێکرا یعنی کە ئەوان باس لە هەڵبژاردنەکەن دوا بخرێت مەبەستیان لە چییە لە ئێستاە هەرێمی کوردستان بەتایبەت بۆ پارتی دموکراتی کوردستان بە قەیرانێکی قوڵا ڕۆشتووە خەڵک ماوەیەکی زۆرە بێزارە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پارتی نوێنەرایەتیەکە بە دەرەجە یەک وەکو سەرۆک وەزیران و سەرۆکی هەرێم و ئەمانە هەمووی و پاشان چەندین موچەی وەرنەگرتو لە کابینەی تازەیە بەدەر لە کابینە کۆنەکە کاگەر حسابێکی ئەمە بێتاقەتیەکی زۆری لای خەڵک دروست کردو ئێستا پارتی بەتایبەت خۆی ترسێکی ئەمەی هەیە کاگەر بێت و بەم شێوازە بچێتە ناو هەڵبژاردنەوە بۆ ئەم خراپە بۆیە ڕاستەکەی ئەیەوێت جۆرێک لە کێشەکان لەگەڵ حکوومەتی عێراقی بە کەمترین زەرت بۆ پارتی دموکراتی کوردستان ئیشەکە تەواوکە بچێتە ناو انتخاباتێک و کەلانی کەم 3 مانگ بۆ 4 مانگ موچەی خەڵک درابێ بە تەواوەتی و ئێستا ئێمەش زانین کە ئەمڕۆ بۆ نمونە وەزارەتی شارەوانی ڕێنمایەکانی دەرکردن و خەزی دابشکردنی زەوی کە ئەمە باڵبژاردنەوە هەیە بەتەشی دەشتانەوە ینی بۆچی مەسەلەن لە دوای 2011 بابەتە ڕاوەستاوە بۆزان پێشتریشە بەڵام لە ئێستا دەسی پێکردەوە حتمما ئەمانە ڕاستە بەشێکی بۆ قەزدێکی ترە بەڵام ئەوەشی تایە ئەم بابەتەشی تایە بۆیە ئەکرێ بڵێ نەمانە هاوکێشن کە ئەکرێنە بەری حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام قەزدە ئەسڵێکە لە پشتی شتێکی ترە پێدوێ گۆڕانکارێک ڕوودەدا لە سکاڵاکەی مەسر و بارزانانی بێ لەو سەردانانی سوان بارزانانی بۆ ئێران ئەم ڕۆژکە چۆتەوە بەغداد بەتاکید من لە تا ڕادێک دڵنیام کە گۆڕانکاری ئەکرێت گۆڕانکاریەکان ئەکرێت بەوە بێت کە بابلن ئەوە ناکەن کە حکوومەتی هەرێمی بڵێن پەرلەمانی هەرێمی کوردستان دەستوری عێراقی بەسەراتەت بکەن چکۆ لەمە ئەتوانین بڵێن ئۆتۆنۆمی هەیە بۆ هەرێمی کوردستان لەو بەشەی کە لەوێ ئەوترێکە 100,000 کەس و بارزانانی لەسەر ئۆتۆمار کراوە بەڵێ بەس 49 بەرگەی یەکەم کە دڵها 100,000 دانیشتوان خۆی لەسەر ئەوە ئەگەر ئەوە مشکلەکە زین لە چیایەکە حەشی مەستا حکوومەتی عێراقی خۆیەوە تەطبیق ناکە یعنی ئێستا دانیشتوانی هەرێمی کوردستان بەپێی داتاکانی وەزارەتی تەختیت نزیکەی 40 ملیۆنە عراق 43 ملیۆن ئەوە تەبەن زیاکە بۆ زیاتریش تۆ ئەگەر باز لە 42 بۆ 43 ملیۆنیش بکەینە بێت 430 ئەنداممان هەبێت لە پەرلەمانی عێراق لە کاتێکە تا ئێستا 329مان هەیە ینی هێشتا بە خەمڵاندنی 32 ملیۆن و پۆین نۆمان هەیە لە کاتێکە ئەمە خۆی مشکلەیە لەبەرەوە ئەمە ناکردن بە قیاس بۆ هەرێمی کوردستان و ناشیانەیە بەڕاستی ئاڵۆزیتر لە کێشەکەیان دروستکەن تەسەوری من ئەوەی کایکەن چییە ئەو 100 کورسیە بۆ ئەڵێن 100 کورسی فعلیمان هەیە چونکە بەپێی یەکەم یاسای هەرێمی کوردستان کە بۆ پەرلەمان دانراوە و دواتر هەندێک تعدیلاتی تیاکرا کە ئەو تعدیلاتانە یاسایی نەبوون ئەبێ 100 کورسی هەبێ بۆ پەرلەمانی کوردستان ئەم 100 کورسیە وا تەسەورەکەم کە بەشی کۆتاکانی لێدا بنرێ کە 5 کورسیە لەمەشە تەسەورەکەم دوانی بۆ سلێمانی بێوسیانی بۆ دەڤەری پارتی و هەولێر بێکە ئەمە کرێ بڵێن حەلێکە کە یەک مشکلە بۆ پارتی دروستەکات کاویژەوەیە ئەو کۆتایانە لە دەنگی پارتی ئەڕوا لە کاتێکا بۆ یەکێتی ڕەنگە ئەمە باشتر بێت چونکە تا ئێستا دەنگی کۆتایی نەبووە بەڵێ کە ببێتە خاوەنی ئەم دەنگە بۆ باشترە بۆی ئەم هاوکێشانە زۆر ئالۆزن بەیەکەوە سپاس دەکەم کاکتۆری بایم سەبارەت بە هەڵبژاردن ئەگەرم بڵین سەبارەت بە کۆمنتیش لە پەنابردنە بەردادگای فیدرالی یاخود ئەمڕۆ کە نسیمان بەرزانی ڕۆژە بۆ لای فاغزیدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق لای سەرۆکی دادگای فیدرالی و تایبەت ستایشی فاغزیدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراقی کردبوو بە هەڵبژاردنەکەش پێ دوایە لەم ساڵدا بکرێ کۆمیسیۆن شەندێک ڕێکاری گرتوتەوە بەر وەرگرتنەوەی پەنجەمۆر بێ بڵێن سکاڵاکەش بڵێن یەکشەممەی داهات و بزانین چی ڕوودەدات بەداخەوە ئەمە یەکەم جارێک کە هەڵبژاردنەوە تاجیرە بێت و تاجیلبوونی ئەم هەڵبژاردنانش بەڕاستی وای کردووە کە بێ متمانێ دروست بێ ئایا هەڵبژاردن ئەسڵ دەکرێت یا ناکرێت یعنی تۆ سەرۆکی دادگایە کە تۆ دوێنێ بە سەورەت محکەمەی سەورەت ناو دەبردووی ساش دەڕۆیت بە شان و باڵی هەڵدەدەی بەڕاستی بابەتێکە کە دەبێت خەڵک هەڵوەسی لەسەر بکات چۆن حسی قومی هەستی قومی مەسەن هاان دەدەی بۆی کەوا دژی دادگایەک بێ دوایی لە دادگاکەش داوات تۆمارەکەی و دوایش بە شان و باڵی هەڵدەدەی بابەتێکە بەڕاستی دەبێت خەڵک بە چاوکراوەی و سەیری بکات ئەمە بابەتێکی تر مەسەڵی دواخستی هەڵبژاردن بەڕاستی بۆتە شتێک شتێکی کە زوو ئەم بابەتە دێتە پێشەوە تاجی دەبێت تاکو ئێستا ئەوی کە من ئاگام دەبێت نزیکەی 3 جارە سەرۆکی هێرم بەیان دەرەکات مەرسوم دەرەکات بۆی کە هەڵبژاردن تاجیل بێت و مەرسومێکی ترشی لە گیرفانایە بۆی کەوا دەری بکات بۆ تاجیلکردنی باشە گەرانتی چییە لە مودەی ئەم ماوەی کە 3 مانگ یا 4 مانگ تاجیلەکان بابەتێکی سیاسی تر نایەتە پێشە لە بەن هەرێمی کوردستان و بەغا بابەتەکە ئاڵۆزتر بێت و بۆی کەوا انتخابات زیاتر تاجیل بێت باواتایەکی تر
بڵێن ئەگەر بێت و ڕێکوتنی پارتی نەکرێت سەر ڕەبژاردن چۆن ڕەبژاردن دەکرێت ئەم جارە پارتی وتی من نایکەم ڕەبژاردنەکە تاجیل دەبێت ئەی باش جاری داهاتوو یەکێتی وتی من نایە ناو ڕەبژاردنەوە چیە بێت ئەو کاتە دیسانەوە هەڵبژاردن تاجیل دەبێتەوە بۆیە من پێم وایە خاڵێکێک کە بێت بگەڕنەوە سەری دروستکردنی متمانێت نێوانە مێزە سیاسانەی کە هەیە کە بۆتە هۆی لاوازی هەرێمی کوردستانیش بەرامبەر بە ئەوانی تر بەرامبەر بە ئێران بەرامبەر بە ئەمریکا بەرامبەر بە دەوڵەتای ناوچەکە بەرامبەر بە بەغا بەرامبەر بە هێزە سیاسەکانی ئەوەی واتە ئەگەر تۆ ئەتەوێت علااقاتێکی دروست هەبێت بۆی کەوا خەڵ حساباتت بۆ بکات لە بەغا دەبێت لە ناوخۆی خۆتان متمانەت هەبێت پێکەوە بن ینی ئەمە چۆن دروستە بێ بابەتێکی ترە بەڵام ئەگەر وانەکەی دیسانەوە ئەم گرفتانە بۆ دروست هەبێت یەکێ محکەمەی دادگای اتحادی بە دادگایەکی باش ناو دەبا کاتێکە برارەکان لە بەرژەوەندی ئەو دەبێت ئەو کەتریانە بە دادگایەکی سەورەی ناو دەبات بەڵام ئەگەر دوستان بڕیاری ئەم جارێ لەسەر داواکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە قازانجی پارتی بێ و کاتە دەڵێت دادگایەکی باشە چیەکات چۆن اعترافی پێ ناکات لەبەرەوە بابەتی ئەم بارودۆخانەی کە هاتۆتە ئاراوە بەڕاستی وای کردو کە ئەم بێ متمانەیە دروست بێت متمانەیەش وا دەکات کە هەڵبژاردن زیاتر تێجل بێت و خەڵکی متمانەی بەم پرۆسەیەش نەمێنە بەڕاستی بۆچی وات کردو کە ئێستا هەڵبژاردن کەوتە دەستی بەغا ئەسڵەن یعنی کە بۆ خۆ لە دەستی پەرلەمانە بوو لە دەستی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانە بوو هەموو ئەم ناکۆکیان و ئاڵۆزیانی کە دروست بوو لە هەرێمی کوردستان وایە کرد ئەم بابەتانە بەرەو بەغا بڕات و بێتە هۆی ئەوەی کەوا بەغدا مەساری ئەم پرۆسەیە لە دەست بگرێ و لەوێشەوە دەوڵەتانی تری وەکو ئێران و ئەمریکا تداخلی تێدا بکەن باشە بەس ئەوەی کە بەڕێز پێشتر باس لەوە کرد کە پەیوەندەکانی هەرێم و بڵێن بەغدا بە تاراندا تێپەڕێت لە بەرامبەر ئەوەی کە هەڵبژاردنەکە دواخراوە وەرەگە چارەیەکیان دەرسێکیان دۆزی بۆ پارتی بۆ هەڵبژاردنەکە دوا بکەوێت مەرجە بووە چونکە باسیێندێک مەرز دەکرێت بۆ ماوەی 3 مانگێک مەرجی ئەمنی بێ پەیوەست بە هێزەکانی ڕۆژهەڵات پەیوەست بە بوونی مۆساد لە هەرێم تا حەکیم یەکێک لەو بابەتانەیە کە لە نێوان هەرێمی کوردستان و بابلن ئێران هەبرێتێ لە سنوورێکی 1000 کیلۆمەتریمانێ لەگەڵ ئێرانە تۆ ناتوانێت ئەم سنوورە بگوازیتەوە بۆ شوێنێکی تر مادام ئەم سنوورەت هەیە و ئێران هێزێکە کە هێزێکی کاریگەر لە ناوچە خۆرهڵاتی ناوەڕاستدا ئەگەر ئەمریکا ئیسرائیل لە سەردەمی تاکجەمسەری ئەمریکا دەنانتوانی بە لە ئێران بدەن و ئێران بڕوخن و ڕژێمی ئێرانی بڕوخن ئەوە لەم سەردەمی فرەجەمسەری جیهانیە و کێشەی ئۆکرانیا و غەزە و باڵا دەستبوونی ئێران لە ناوچەی خۆرهڵاتی ناوەڕاستدا لێدان لە ئێران و بردنە دواوە ئێران بۆتە شتێکی مستەحیل چونکە ئەومان لەبیر نەچێت کە لە ناوچەی خۆرهڵاتی ناوەڕاست و ئەم ناوچەی کە ئێستا دەکوڵێت ئێرانێکێکە لە کاریگەرەیەکێک لە هێزە کاریگەریەکانی ناوچەکەیە وە لەسەر ئاسی جیهانیژە تەنها ئێران نییە کە با بڵێن سزای ئابووری و سەربازی بەسەر بنەسەر سپێراوە سەری رووسیا بکە سزای ئەمریکا بەسەرەوە سەری کۆریای باکوور کە بەسەری وەیەتی حتا تەنسین لە کۆمەڵی بابەتدا لەبەر ئەوە هێزە جیهانیەکان ئێستا بەرەو فراوان بوونە چونکە ئەم هێزە جیهانیانە تەنها بەدەستی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئەوروپاوە نەبن بۆیە کاتێک کە تۆ دی علاقاتی خۆ لەگەڵ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لەسەر حسابی علاقاتی ئێراندا ئەنێیت بەڕاستی ئێرانیش داوای کۆمەڵشتی لێکە کە بیکەی بووی یەکەمانەوەیەکەوە هەرێمی کوردستانە بێتە مەترسی بۆ سەر ئێران ئەو ڕێگە نادات کە ئیسرائیل ببێتە مەترسی بۆ سەر وڵاتەکەی بۆ سەر ئەمنی وڵاتەکە چۆن ڕێگە ئەدا هەرێمی کوردستان ببێت لە کاتێکە کە هەرێمی کوردستان موشکباران دەکرد لەلایەن ئێرانیەکانەوە شتێکی ناحەقن بەرامبەر بە هەرێمی کوردستان بەڵام کەس نەدیفاعەت لێ بکات مادەم کەس نەدیفاعەت لێ بکات تۆ پێویستە کاوەکو خۆ سیاسەتێ بگریتە بەر کەوا هەرێمی کوردستان و هاوڵاتیەکان لە هێرشی و لە هێرشی ئەمریکا لە هێرشی ئێران بە دوور بگریت بۆچی دەکەیتە مەیدانێکی ململانی نێوان ئەمریکا و ئێران چی دەستکەوتووە لەو بابەتانەدا یعنی ئەگەر سەیری وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بکەن بڵێ لە کۆمەڵە قۆناغە لەگەڵ هەرێمی کوردستانە بۆ لەگەڵ کووردا بوو بەڵام لەگەڵ کۆمەڵی قۆناغی تریشدا ئێران لەگەڵ تا بووە تۆ عاقڵی و سیاسەتمەداری تۆ لەوە دەتەوێت کە هاوسەنگی بپارێزی ئەم سەردانیکردنی نەچیرەڤان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ ئێران وای کردووە کە بەڕاستی ئەو خەتەرە دوور خاتەوە کە دووریش دەخاتەوە بێباج نابێ وەکو دەڵێ دانوستانێکە کە تۆ دەیکە دەبێت لە بەڵێ کاوتۆر بەڵێ ئەوتت بێ باز نابێ و داواکاریشی بەزتوان داواکاریەکان جێبەجێکەنە و داواکاری ئەمنیانە بە کورتی بێ سوپاس دەکەم بەڵێ بێگومان هەرێمی کوردستان بە ئێرانەکان وتراوە کە فعلەن ئێمە لە سنووری خۆمانەوە ئەوەی کە پێمان بکرێ نایڵین هیچ هێرشێک یا هیچ مەترسیەک لە سنوورەکانی ئێمەوە ببێت سەیری زۆنی سەوز بکە سەرێکێتی کە بزانە ئێلە لە سنوورەکەی خۆی و مەترسی بێ بۆ سەرێران هەموو شتەکانی تا حەدێک کۆنتڕۆڵ کردووە
لە سنووری با بڵێن زۆنی زەردی شۆکە بەداخەوە ئەم زۆنی زەرد و سەوزە بۆتە شتێکی حتمی بەسەر هەرێمی کوردستانەوە بڕاوەتەوە لەوێشەوە نابێت کۆمەڵێک هەنگاو بنرێت کە مەترسیە بۆ سەر بەرژەوەندەکانی ئێران و ئەم وعدەش بە ئێرانەکان دراوە لەبەرەوەی کەوا بێت ئێمە دەبێت چاوەڕێ ئەوە بکەین کە ئێرانەکانش لە بەرامبەر ئەمەدا کە قەرارە سەرۆکۆزیرانی ئێرانی سەردانی بەغدا بکایەک لە ئەوانەی کە ئەجەنداکانی ناو ئەنجام تاکەشی بریتە لە مەسایلی هەرێمی کوردستان و پەیوەندی باشکردنی لەوان هەرێمی کوردستانە تەتەوری علاقاتی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بەرەو باشبوون بڕوە و ئەم هەنگاوە کە ئێستا نێنراوە هەنگاوێکی پێویست بوو ئەوە لە ساڵێ بەر لە ئێستا 2 ساڵ بەر لە ئێستا هەنگاو بێت تا هەرێمی کوردستان هیچ نەوایە لەو موشەکانە بەدوور بووە کە تێگرتن. بەڵێ سوپاس دەکەین کاتۆری بڵێن کاک تۆجە سەبارەت بە هەر هەڵبژاردن هەڵدێکشێ لە پەرلەمانی عێراق بۆ درێژکردنەوەی تەمەنی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیارە ڕاست پێت وایە بکرێت کە سەوەرزی یاسادانی پەرلەمانیش درێژ کراوەتەوە ڕاستەکەی یانوێت تەمەنی بکەنە 6 مانگ ینی تقریبا ئەو کاتە بۆ 2025 مانگی یەک کۆتایی دێ تروایان داناوە کە گەر لە مانگی با بڵێن دا 11 هەڵبژاردن بکرێ ئەوان 2 مانگیان بەدەستەوە بۆ نەتایج و تر دوایی هەڵباشێتەوە کۆمیسیۆنەکە کە ڕەنگە بۆ دواتریش ئەگەر پێویستکە بۆی درێژکەنەوە تەمەنەکەی بارحاڵ ئەوەی کە ئێستا پەرلەمانی کورد و پەرلەمانی عێراق ئەوێ سەرۆکی تازە هەڵبژێرێ ئەوێ موازنە بێتە ناوەوە ئەوێ هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێ بەیەکەوە توانین بڵێن کە بەتایبەت ئەگەر بێت و ینی بەشێکی زۆریشی ڕاوەستاوە لەسەر ئەو بڕیاری دادگای فێدرالی کە ئەگەر بڕیار بە کۆتا بگەڕێتەوە یان لانی کەم بەشێک لە کۆتاکان لەو 100 کورسیە بدرێ بە کۆتاکان حتممەەمە واکە کە هەڵبژاردن لە ماوەی مانگی 9 و 11 ئەنجام بدرێت لە ماوەیە چەند مانگە چ کۆمیسیۆن بەشێکی زۆری ئامادەکاریەکانی کردبوو ئاین لەوەیە بوو کە ڕێکلام بۆ با بڵێن کاندیدەکان دەست پێ بکە بەڵامی تر بەداخەوە کە ئەم پرۆسی ئەم مەوزوعی ترها بەسەراکە مەوزوعی کۆتاکان و ڕەخنەگرتنی پارتی بوو لە تاساوی داواکاری پارتیە جێبەجێ کراون پێشتر داواکاری هەبوو بۆ نمونە بۆ 11 کورسەکە و داواکارە بگەڕێتەوە چکە لەڕێی ئەوە شوێستە 4 سکاڵە تۆمارکراون بۆ گێڕانەوە ئەو 11 کورسی پێکاتەکان ئەمە زۆر زەحمەتە ئەمە زۆر زەحمەتە ینی زەحمەتەکەی لە چیایە ینی لابردنی ئەوانە پەیوەندی بە خودی کۆتاکانەوە نەبووە ئەوەندەی پەیوەندی بۆ کە 100 کورسی بریتە لە با بڵێن کورسی ڕسمی ئەوکانی تر زیاد کراوە بەبێ یاسایەک زیاد نکراوە ینی وەک شتێک ئەمانە هەمووی نایاسایی بوون ئەم زیادکردانە ینی پەیوەندی بە کۆتاوە نەبوو بۆیە ئەگەری زۆرە کۆتا بۆیان دابدرێ بەپێی با بڵێن فۆرمێک کە لەسەر ژمارەی ئەندامانیان وەستاوە چەند ڕاستەکەیەک مشکلی ترمان هەیە ئێمە لە هەرێمی کوردستانە ژمارەی کەمینەکان دیار نییە ینی پەرش و بڵاون و دیاریش نییە ڕاستەکەی هیچ داتایەکی وا لە بەردەستانیە من خۆم لە توێژینەوەیەکان دەداتام کۆ کردەوە لە ژمارەی دەنگدەرانیان ژمارەی دەنگدەرانی ئەوان یعنی ئەو حساب و کتابەی کام کرد لە 111 کورسەکە تقریبا 2.8 کورسی ئەکرد ینی ئەو کورسیانەی تر وەکو زیاد دانرا بۆ ئێستا کە تۆ لە 100 کورسی بیکەی ڕەنگە 2 کورسی و نیویان بەرکەوێ بۆ نمونە ئەگەر بە پێی ژمارەی ڕاستەقینە بیکەیت بەڵێ بە پێی ژمارەی دەنگەکانیان بکەیت و بەراوردیکەی بە ژمارەی با بڵێن زۆرینە ئەوان کەمینەن و بە زۆرینە ینی تۆ بڵێ 2 کورسی و نیو بۆ 3 کورسیان بەرەکەوێت کە ناکرێت لەوە زیاتر بێگەر بە پێی ژمارە بێ بەڵام وەک ئەوەی کە ئێمە بمانێنێنراتیان هەبێت لە پەرلەمانە و دەنگیان بەهێز بێ ئەو کاتاگەر 5 کورسیش تەرخان کرێ حتمما 5 کورسیا بێ ناقصی 100 کورسیەکە بکرێت جارێکی تر ینی 100 ناقص 5 ئەو کاتەنەوە 5 کورسی بەسەر کۆی حیزب سیاسەکانە دابش بکرێ و بە سەر کاندیدەکانە و 5 کورسی تر بمێنێتەوە بۆ ئەوان کە تا ئێستا حتا فۆرمی دابشکردنەکەشی هەر مشکلێتیە و نازان چۆن ئاگەرەوەش بکرێ ئەما بداتگا بڕیارەکەی لێبە کە ئەوە بڕیارە بە حتمما ئیشەکانی تر ئاسانە دڕوونەکەی دیارە بکرێ ئەگەر نەکرێ هەندێکیان دەڵێن باردۆخکارەوە خۆی دەبێت لە بەرەوەی کوردستان بەپی یاسا بڵێن هەرێم بەڕێوە ناچنی دەڵێن زیانی زیاتر دەبێت خۆی ڕاستەکەی ئەم سەردانی نێچیروان بارزانانی بەشێکی زۆری بۆ یەکلاکردنەوەی ئەم بابەتەیانە چونکە بەڕاستی بۆ ئەوان ئەم بابەتە بابەتێکی گرنگە ئەوشمان لەبیر نەچێ ینی کاگنەچیر خۆی بۆ نمونە سەرۆکی هەرێمی کوردستانە و ئەوە مەرسومەکان دەرەکاوە ئەوە مەرسومەکانشی شکاوە بەڵێ بەڵێ ینی بۆ خۆی وەک کەسایەتی ڕاستە و هەر لە ناو پارتی دموکراتی کوردستانە بڵێن ئەکرێ بڵێن لە ئێستاە کەسی دووهەمە لە دوای بارزانی باوەک بەڵام ئەوەی کە تۆ 4 مەرسومت بشکی حتمما ئەمە بۆ کەسایەتی خۆت ناخۆشە بۆیە ڕاستەکەی ئەیەوێت هەر چۆنێک بێکە مەوعیدێک دابنێکە ئەم جارە دڵنیا بێکە پارتی وەک حیزبەکەی خۆی جارێک دێتەوە ناوە بەبێ کێشە بۆیە زمانی ئەمە بکە ئەگەر بێتم ینی کۆبوونەوەکەی لەگەڵ شیعسود محەممەد شیعسودانیا بۆ مەسلەی تەوتین بێت
کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکی مەجلیسی قەزا و سەرۆکی دادگای فیدرالی بۆ بابەتی هەڵبژاردنەکەیە بۆ ئەوێ چۆنێک بێ ئەم بابەتە ڕاستی یەکلا بێتەوە. سوپاس دەکەم کاتۆری بڵێن کاتمان کەمەوە بە سوارد بە ڕێگا دروستەکە لەگەڵ بەغداد دەبێت چۆن بە پەیوەندیەکە ئەوەی کە بەڕێزی وت ئێستا بڵێن پرسیینەوە تەنادەکردنەوەی ڕۆشتە بەغدا هەڵبژاردنە موچەیە دەبێت چۆن بە ڕێگا دروستەکە ڕێگا دروستەکە بریتە لە بوونی ڕوویاکی ڕوون دەبارەی پەیوەندیکردن لەگەڵ بەغدا ئێمە لەگەڵ بەغا دوژمن نین ئێمە لەگەڵ بەغدا قوڵایەکی یاسایی و دەستوری و ئابووری و حتى کۆمەڵی علاقاتی گەورە هەیە لە نێوان ئەم هێزە سیاسیانە لە دێر زەمانەوە لەبەرەوە دەبێت لەو ڕێگا دروستەوە بۆی بڕێنکە بریتە لەوەی کەوا ئێمە عێراق وەکو ناوەندێکی بەهێزکردنی هەرێمی کوردستان سێریکە نەوەکو ناوەندێکی دوژمن سێری بکەیت کاتێک کە تۆ ئەو ناوەندە وەکو ناوەندێکی دوژمن سێر دەکەی بێگومان بەلەوەی کە هێزەکانی تریش ئەوانش سەنگەر دەگرن لە تۆ هێزە شیعەکان و ئێستا کە باڵەدەستن لە بەغا بەڕاستی ئەوانش شارعێکیان هەیە و هەرێمی کوردستانی شارعێکی هەیە و جەماوەرێکیان و هەرێمی کوردستانیش جەماوەرێکی هەیە لەبەرەوە ئەبێ ئەومان لەبیر نەچێت ڕێگای دروست بێتە لە ڕێگای یاسایەکە من زۆرم پێخۆشە کە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان داوایەکی لە دادگای اتحادی تۆمار کردووە بردنەوە دۆڕاندنی بابەتێکی ترە بەڵام ئەم ڕوئایە ئەم شێوازە لە مامەڵەکردن لەگەڵ دادگای باڵای اتحادی بەغدا وا دەکات کە تۆ لەو ڕێگەیە بتوانێت کۆمەڵێشتی خۆت بەدەست بێنیت کە لە خیتابی ئیعلامی و فەیسبوک و سۆشیال میدیاەوە دەرچیت لە تەعنوتێکی سیاسیەوە دەرچی بۆ شێوازێکی یاسایی لە شێوازێک بگریتە بەر کە ئەم شێوازانە علاقاتی تۆ بەرەو پێشەوە ئەبن یعنی تۆ کاتێک کە بەغدا دەبینێت کە تۆ دادگای باڵا دەکەیتە ناوەندێکی گرنگ بۆ خۆت ئەو کاتە ڕنگدانەوەی دەبێت لەگەڵ سەرۆکوەزیرانە ڕنگدانەوەی لەگەڵ هێزە شیعەکانە ڕەنگە حتا لەگەڵ ئەوەی کەوا ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان چوو بۆ بەغدا لەم مانگە من بزانم لە مودەی کەمتر لە 2 مانگدا ئەمە 2 جار دەچێت بۆ بەغا تۆ بەشداری دەکەیت و خۆ بەشێک لە عێراق دەزانین تا ئەو کاتێکی ئەمە بەشێکی لە عێراق بە گوێرەی دەستور لەبەرەوە کە کاتێک تۆ دەستوریان یاساییان دەڕۆتە پێشەوە لە پرۆسەکان پێم وایە تۆ براوە دەبێتەوە بەغاش بەهێز دەکەی بۆ نمونە ئێستا ئەگەرم تەتوینە سەر بگرێت تۆ هەموو موچەخۆرەکان لەسەر بەغدا بێت ئەو کاتە هیچ کێشەت نامەکە موچەخۆر هەموو مانگە بەردەرگار لێ بگرێت و خەڵک بایکۆت بکات و ئەو شتانە بکات لەبەرە دەبێتە هۆی بەهێزبوونی حکوومەتەکەی تۆ دەبێتە هۆی بەهێزبوونی دامەزراوەکانی تۆ ئەو کاتۆ بیرلەوە دەکەێتەوە کە چۆن ئەو داهاتەی کە هەتا دەکەیتە هۆی بەرەو پێشبوونی هەرێمی کوردستان ئەم لەبەرەوە بابەتانەیە کە ئەگەرێن بێت و ڕێگا دروستەکە بێتە لە ڕێگای یاسایی و دەستوریەکە کە بگریتە بەر و شەر یاسایی دەستوری بکەیت ئێمە ئەومان لەبیر نەچێ ئەو کۆمەڵە خەڵکانێک کە لە بەغدا هەن نەرایەتی تۆ دەکەن لەوێ میوان نین و نابێ وەکو میوانی سەر بکرێت بەڵام بەداخەو ئەوانە میوان بوون لە دوای 2023 تاکو ئێستا یەک ساڵ نەبێت هەموو ساڵەکانی تر 23 ساڵ ئێمە سەرۆکی ئەم عێراقە بەدەستی ئێمەوە بەڵام ئایا بزانین چیمان بەدەستێناوە وەزیری خارجی وەزیری مالیە وەزیری عەدل وەزارەتە گرنگەکانی تر بەدەستی بە خەڵکی کوردەوە بۆ چەندەها مدیر عام و چەندەها پۆستی مستشارمان هەیە لە بەغدا مایەمانە ئیسفادە لێ کردووە نەخێر وەکو میوان و وەکو موچەخۆر تەعامونە لەگەڵاکە ئەو تەیفسانەیە کە باسی دەکەیت جێگرەکەی پارتیە چی دەورێکیە چ ڕۆڵێکی بینیوە لەم بابەتانە پێشتر وەزیری مالیە پارتی بوو چی بەدەستێنا بۆ کورد لەو بابەتانە توانی کێشە مالێک داریایەکانی هەرێمی کوردستان چارەسەرکان نەخێر ئەبێ لەم ڕێگەیەوە لە ڕێگای یاسایی و دەستوری و موسساتەکانەوە کە ڕێگا دروستەکەی مامەڵە بکەین ئەو کاتەنە پێویستان بە ئەمریکایانە پێویستان بە ئێرانە سوپاس دەکەم کاکتۆر بە کورتی سەبارەت بە هەمواری یاسای بودجە دەبێت بکرێت دواشکەوتەوە مانگی 5 مانگێکشی دەوێت تا مانگی 6 بڵین پسند بکرێ بەڵێ بێ دەنگدانی لەسەر بکرێت لە ئەنجومەنی وەزیران کە دوور نییە پێم وایە پێشەوەی بێم هەواڵێکم خوێندەوە کە یەکشەمەی داهاتوو ئیسtisنای کراوە کە دانیشتنی ئیسtisنای ئەنجومەنی وەزیران بۆ مناقەشەی ئەوەی کە هەمواری یاسای بودجە بکرێەوە لە ناویشانە داهاتەکانی هەرێمی کوردستان جێگەی بکرێتەوە ئەگەرەوە بکرێت حتممە بێ پەرلەمانتارە کوردەکان لەو بوارەیە زۆر وریابن ئەم جارە بە تایبەتەوەی کە موچەی فەرمانبەران پشتبەست بە برارەکەی دادگای فیدرالی دەربێن و بیکەنە لە فەقاتی با بڵێن سیادیەوە بۆ یەکەی ترم لەم مەعمەعەیە دەربچێت ڕاستەکەی ئەمە پشتگیرێکی زۆر بەهێزە بووی بەڵێ سوپاس دەکەین سوپاس بۆ ڕێزان دکتۆر جەلال حەسەن هەروە دکتۆر ئیبراهیم محەممەد سوپاس بەوەی بینەرانی ڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ